ڕاگەیاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان. 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەباتە لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان. پەرەسەندنی ژمارەی ئەو وڵاتانەی کە دەرکردن یان جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان تیاندا هەڵوەشاوەتەوە، ئەوە نیشان دەدات خەبات و تێکۆشانەکانی تا ئێستا لەم بوارەدا کاریگەر بووە. ڕاپرسیەکی ئاماری دەری دەخات کە تا کۆتایی ساڵی 2022 لە نێوان 195 وڵاتی جیهاندا 111 وڵات سزای لە سێدارەدانیان بە تەواوی هەڵوەشاندوێتەوە، 24 وڵات سزای لە سێدارەدانیان هەڵپەساردووە و سیاسەتێکی جێگری جێبەجێنەکردنی ئەو سزایان پەیڕەو کردووە و لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەو سزایان بەکردەوە دەرنەهێناوە. لە 7 وڵاتیش جگە لە تەنیا هێندێک حاڵەتی زۆر تایبەتی وەک ئەو تاوانانەی کە بۆ نمونە لە کاتی شەڕدا ڕوودەدەن ئەگینا سزای لە سێدارەدان بەڕێوە ناچێت. سەرەڕای هەموو ئەمانە ئەوەی کە هێشتا سزای لە سێدارەدان لە 50 وڵاتی جیهاندا بوونی هەیە، ئەوە دەردەخات کە مرۆڤایەتی هێشتا لەگەڵ چه دیاردەیەکی گیان سەخت دەست و پەنجە نەرم دەکات. لایەنگران و داکۆکیکارانی دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان ئەو بابەتە وەک ئامرازێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی تاوان و بردنەسەرەوەی ئەمنیەتی کۆمەڵایەتی پاساو دەکەن. یەکەم بەر لە هەموو شتێک ئەزمموی سەرجەم کۆمەلگای مرۆڤایەتی و لێکۆڵینەوە و زانیاریە باوەڕپێکراوەکان ئەوە نیشان دەدەن کە لە هیچ کۆمەلگایەکدا لە ڕێگای سزای لە سێدارەدانەوە ڕێژەی تاوان و تاوانکاری نەک هەرکەم نەبووتەوە، بەڵکو بە پێچەوانەوە لەو ڕووەوە کە ئێعدام خۆی لە خۆیدا هەستی تۆڵەسەندنەوە بەهێز دەکات، بەکردەوە توندوتیژی لە ناو کۆمەلگادا پەرە پێدەدات. کاتێک کوشتن لە بەرامبەر کوشتندا لەلایەن حکوومەتەوە ڕێگە پێدراوە، سروشتیە کە هەندێک کەس هام بدرێن بۆ ئەوەی بەدەستی خۆیان ئەم بەناو عەداڵەتە جێبەجێ بکەن. دووهەم، هەر ئەم توێژینەوەیە دەری دەخات لەو کۆمەلگایانەی کە کەلێنی نێوان هەژاری و سەروەت قوڵتر دەبێتەوە و سیستمی ئابووری دەبێتە هۆی هەژارتربوونی زۆربەی هەرە زۆری خەڵکو و لە هەمان کاتدا سەروەتێکی زۆر و زەوەن لە دەستی گروپێکی بچووکدا کۆ دەبێتەوە، هەژاری و بێبەشی کۆمەڵایەتی بەردەوام دەبێتە هۆی بەستێنێک بۆ پەرەسەندنی تاوان لە کۆمەلگادا. لە ڕاستیدا ئەوەندە هەلومەرجی مادی ژیانی کۆمەڵایەتیە کە مرۆڤ بەرەو تاوان پاڵ پێوە دەنێت و دەوڵەتەکان و چینی دەسەڵاتدار ڕاستەوخۆ بەرپرسن لە سەپاندنی ئەو دۆخە مادیە بەسەر ژیانی زۆرینەی کۆمەڵانی خەڵکدا. بەڵام سەبارەت بە کۆماری ئیسلامی وەک دیکتاتۆریەکی ئاینی پشتبەستوو بە شەریعەت مەسەلەکە زۆر لەوە ئەولاترە. ئەم ڕژیمە بەپێی ڕێژەی دانیشتوان لە سەرووی ئەو وڵاتانەدایە کە حکمی لە سێدارەدان تیاندا جێبەجێ دەکرێت. ئەم ڕژیمە ئینسانەکان نەک تەنیا بەهۆی تاوانەوە، بەڵکو بەهۆی بیر و باوەڕ یان دژایەتی سیاسی لەگەڵ ڕژیمی دەسەڵاتدار لە مافی ژیان بێبەش دەکات. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا جگە لە بەکارهێنانی زیندان و ئەشکەنجە و جۆرەکانی دیکەی سەرکۆت، سزای لە سێدارەدانی بە شێوەیەکی سیستماتیک و ڕێکخراو لە دژی نایارانی سیاسی و ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی زیانە کۆمەڵایەتیەکانی هەر ئەم نیزامە ستەمکارە سەرمایەداریە بەکارهێناوە. ئەم ڕژیمە هەوڵ دەدات لە ڕێگەی بەکارهێنانی سزای لە سێدارەدانەوە کۆمەلگا بەگشتی چاوترسێم کات و ناچاریان بکات کە ملکەچی ئەو دۆخە سەپێنراوە بن. لەمڕۆوە ئەگەر چی خەبات بۆ هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان وەک کوشتنی بە ئەنقەستی دەوڵەتی خۆی لە خۆیدا پرسێکە کە دەبێت لە هەر بارودۆخێکدا شێلگیرانە لەسەری بەردەوام بین، بەڵام گرنگی ئەم خەباتە لە بارودۆخی ئێستادا کە ڕژیم بە ئاشکرا تەنانەت لە ئێعدامکردنی ئەو کەسانش کە بە تاوانی ئاسایی مەحکوم کراون بە شوێن ئامانجی سیاسی دیاریکراوەیەوە گرنگی و پێویستیەکەی بە چەند قات زیاتر دەبێت. ئەم ڕژیمە بۆ مانەوەی خۆی پێویستی بە ئامێری کوشتار هەیە، هەر بۆیە پێویستە ئەم ئامێرە لە کار بخرێت و تێک بشکێندرێت.
لە بەرامبەر ئامێری کوشتاری کۆماری ئیسلامیدا کە لە 40 و چەند ساڵی ڕابردوودا ئێعدامە نامرۆڤەکانی لە سەربانی مەدرسەی ڕفاهەوە دەستی پێکرد، دواتر گەیشتە کوردستان و تورکمەن سەحرا و تەواوی دەی شەستی لە خۆگرت، لە هاوینی ساڵی 1367 دەستیدایە جنایەتێکی دژی مرۆڤایەتی لە زیندانەکاندا و بەستیەوە بە لە سێدارەدانی لاوان لە ساڵەکانی دواتر و تا گەیشتە ئاخێزی شۆڕشکێڕانی ژیناش، بزوتنەوەیەکی دادخوازانەی بربڵاو و جەماوەری شکلی گرتووە کە ئێستا بۆتە یەکێک لە پایەکانی بزوتنەوە ناڕزایەتیەکان لە ئێران. جگە لەوەش بزوتنەوەی خەبات لە پێناو هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان لە نێو ڕۆشنبیران، دادخوازان، هەڵسوڕاوانی مەدەنی و سیاسی لە ناوخۆ و دەرەوەی وڵات ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەستێنێ. لەمڕۆ بێگومان لە سبەی ڕۆژی دوای کۆتایی هاتنی تەمەنی کۆماری ئیسلامی نەک هەر بە هیچ پاساوێک بڕیاری زەوتکردنی مافی ژیان لە هیچ مرۆڤێک قبول ناکرێ، بەڵکو بە فەرمانی ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەر دۆسیەی تاوانبارە ورد و درشتەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی دادگا خاوەن سەلاحیەتەکانەوە لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت، بەڵام نابێت سزای لە سێدارەدان لە دژی هیچ کەسێک دەربکرێت و سزای هەتاهەتایی زۆرترین سزایە کە دەبێت لە دژی کەسی تاوانبار دەربکرێت. تەنیا بەم شێوەیە دەکرێت کۆتایی بە ڕەوتی تۆڵەسەندنەوە بهێنرێت و ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە ئێرانی داهاتوودا لەسەر بنەمای کەرامەتی مرۆڤایەتی بنیات بنرێت. لەم پەیوەندیەدا جێگەی خۆیەتی کە بە وردی سەرنج بدەینە ئەو ڕستە دروستەی ڤیکتۆر هۆگۆ کە دەڵێت سیرکەن، ورد بنەوە و بیر بکەنەوە. ئایا بەڕاستی پێتان وایە ئێعدام ئەو شتەیە کە وانەی لێوەربگیرێت؟ بۆچی؟ لەبەرەوەی فێرتان دەکات؟ مەگەر چی لەم وانەیە فێر دەبن؟ ئەمە نابێت بکوژرێت؟ نابێت بکوژرێت چون فێر دەبن بە کوشتن؟ من بیرم لە کاریگەریە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی سزای لە سێدارەدان کردوتەوە. واتاکەی چییە؟ هیچ، جگە لە کردارێکی نەفرەت لێکراوە و بێهودا، هیچ جگە لە توندوتیژیەکی خوێناوی کە ئەگەر تاک ئەنجامی بدات پێی دەڵێن تاوان و سەد مەخابن، ئەگەر کۆمەڵگەش ئەنجامی بدات پێی دەوترێت دادپەروەری، یا سادانەر یان دادوەر ویان هەر کەسێک بێت. ئەوە بزانە کە ئەوەی بۆ تاک تاوان بێت بێگومان بۆ کۆمەڵگاش تاوان دەبێت. ڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی و دموکراسی، بژی سۆسیالیسم. حزبی کۆمونیستی ئێران، هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر، ڕۆژی یەکشەمە 16 ڕەزبەری 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 8 ئۆکتۆبری 2023 زاینی.